ئەم کاتتان باش پەڕێزان لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم لە بەرنامەی ئەم جارەشماندا کۆمەڵێک بڕگە و بابەتی سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون تا کۆتایی لەگەڵمان بن. کچێکی دەرچووی زانکۆ خاوەن کێڵگەیەکی ماسیە. بەرهەمهێنانی بنیشتی تاڵ لە دارستانەکانی گوندی سێڤیەی سەر بە شاری کامیاران. دوو کەچ خاوەن پرۆژەی خۆیانن. ئەمڕۆ هاتوونەتە نەمامگە بچووکەکەی ژاڵە و خەرمان کە دوو کچە قوتابین دوای ئەوەی کە خوێندنیان تەواو کردووە چاوەڕێی دامەزراندنیان نەکردو و پرۆژەیەکی بچووکیان بۆ خۆیان کردوتەوە کە تیایدا بە خۆشەویستیەوە گوڵ و نەمان بەرهەم دەهێنن با بێکەوە بەشێک لە کارەکانیان ببینین. ئێمە دوو کچە خوێندکاری دەرچووی کۆلێژی کوشتتوکاڵین لە بەشی ڕزگەری دوای تەواوکردنی کۆلێژ پرۆژەی گاردنیامان ئەنجام داوە بۆ بەرهەمهێنانی گوڵی جوانکاری. پرۆژەکەمان بریتە لە بەرهەمهێنانی دەدۆنیا بۆ سیاج و پەرژینەکان و چەندەها جۆری گوڵی مەوسمیات کە بۆ ڕازاندنەوەی باخچەکان بەکاردێتن. هۆکاری ئەنجامدانی پرۆژەی گاردنیامان بەوە دەگەڕێتەوە کە ئێمە کەسانی ئەکادیمین لە بواری کشتتوکاڵیدا پێویستە کەسانی وا خزمەت بە کەرتی کشتتوکاڵ بکەن و ئەو کەسانەی کە تەخەڕوز دەکەن لە کۆلێژی کشتتوکاڵ پێویستە چاوەڕوانی دەستی دامەزرانی حکوومەت نەکەن خۆیان بە پێی توانای خۆیان لەسەر پێی خۆیان بوەستن و پرۆژەی لەم شێوە ئەنجام بدەن. کەو گوڵە جوانانە دەبینین ڕاستە گوڵ زۆر جوانە بەڵام زەحمەتیەکی زۆری دەوێتن هەروە بە ئاسانی ناگاتە ئەو گوڵی کە ئێستا دەیبینین. لەو نمونە کە کاتێ دەمانەوێت ئینتاجی گوڵی بکەین بەرهەمهێنانی گوڵی بکەین ئەوە دەبێتن خزمەتێکی زۆری بکرێتن. لە کاتی چاندنیدا قسەیەک هەیە کە دەڵێن موزیک پێویستە لە بۆ گوڵی بەڵێ ڕاستە موزیکی پێویستە لە بۆ گەشەی زیاتری گوڵەکان. گوڵەکان جوانتر گەشە دەکەن و پێویستی بە هادئیەکی هەیە پێویستی بە ینی جەوەکی خۆش هەیە لە بۆ گوڵەکان و لە بۆ گەشەکردنیان. بۆیە کە باز دەکەین دەڵێن زەحمەتیەکی زۆری دەوێتن ڕۆژانە ئیشمان هەیە لێرانە بۆ نمونە ئاودانی لە بۆ دەکەین یان بژاری لە بۆ دەکەین بەرکانەکان چاک دەکەین ئەوانە هەموو کاری ڕۆژانەمانە. یعنی دەبیتن ئاگاداری بین زۆر چاودێری بکەین چونکە گوڵ شتێکی زۆر ناسکە چۆن کە دایک ئاگای لە منداڵەکانی دەبیتن و پەروەردەیان دەکە بە هەمان شێوە دەتوانین ئەمە ئاگاداری وێ بین. بۆ بەرهەمهێنانی ئەو گوڵانە ئەوە کاتمان پێویستە بۆ نمونە ئێستا ئەو گوڵانەی کە چاندیتمان سێ مانجی ویستیە لە تۆ کادەگاتە دەستی مشتری کە کاتی فرۆشتنیتی ئێستا حالیان کاتی فرۆشتنیتی یەکەم جار لە تۆ دەیچێنین لە ناو تەبەقەیە پاشان دەیگوازینەوە ناو ئەو مەرکانانە و چاودێری دەکەین و ئاگامان لە دەبێت ئەگەر پێویستی بە دەرمان کرد دەرمانی دەدەینێ ئەگەر پێویستیشی نەکرد ئەوە گەشە دەکاتن و تا دەگاتە دەستی مشتری. ئەوەی کە بینیمان هەوڵ و ماندووبوونەکانی ئەو دوو کچە کوردە بوو کە ئێستا لە نەمامگەیەکی بچووکدا بازارێکی بچووکیان بۆ خۆیان کردوتەوە خەریکی بەرهەمهێنانی گوڵ و نەما من. ئەوان لەو ڕێگەوە پەیامێک بە کچان و ژنانی کوردەدەن کە هیچ بربەستێک ناتوانێت لە گەیشتن بە ئامانجەکان دڵسارتان بکاتەوە ئەگەر ئیرادەتان هەبێت و هیواتان بۆ داهاتوو هەبێت.
بۆ کوزاوایەک لە سلێمانی بە شێوازێکی جیاواز ئاهەنگی هاوسەرگیریان دەگێڕن. سەروەر و جوانە لە ڕێگەی چاندنی نەمامەوە دەچنانێ و قەفەسی زێڕینی هاوسەرگیریەوە و هەروەها بڕیار دەدەن کە پشیلەیەکیش بەخێو بکەن. ئەوان بەدابەشکردنی گوڵ و هەروەها بە لێخوڕینی پاسکیل ئاهەنگەکان زیاتر ڕازاندەوە. ئامانجیشیان دۆستایەتی ژینگە و پاک و خاوێن ڕاگررتنی ژینگەیە کە ئەرکی سەرشانی هاوڵاتیانە و هاوڵاتیانیش بۆ ئۆرکیان هەستن. ئەمڕۆ لە باشووری کوردستان چەند چالاکیی تایبەتمان بە ئەنجام گەیاند. یەکەم چالاکی چاندنی دوو نەمان بوو و دواتر پشیلەیەکی بێ سەرپەرشتی بێپەناگەمان لە ڕێکخراوی پاکۆر ڕێکخراوی ئاژەڵ پارێزی لە سلێمانی وەرگرت و دواتری ژمارە گوڵی سروشتیمان بەسەر هاوڵاتیانە دابەش کرد و بە پاسکیلیش بەڕێکەوتین لەگەڵ گروپێک لە پاسگیر سواران لە سلێمانی بەڕێکەوتین بۆ ساوڵەکەی سلێمانی و دواتریش بۆ بەردەم شارەوانی سلێمانی کەمە بەسمان لەم چالاکیانە هاندانی ئەندامانی کۆمەڵگەی بۆ پارێزگاریکردن لە ژینگە و بۆ پارێزگاریکردن لە درەخت و ڕوبەرە سەوزایەکان و بۆ پارێزگاریکردن وەلەبیان لە خۆگرتنی ئەو ئاژەڵانی کە بێپەناگە و بێسەرپەرشتن و بۆ هاندانی ئەندامانی کۆمەڵگا بۆی کە پاسکیل بەکاربێنن لە جیاتی ئۆتۆمبیل. هەستێکی خۆشمانێت تەبعاان بیرۆکەی ئێوە پاراستنی ژینگە بووە. سەفەر زکری بریندارێکی شەڕی داعشە و پێکانی لەدەستاوە ئێستا خاوەن پێداویستی تایبەتە و هەموو هاتوچۆکانیشی بە عەرەبانەیە. بەڵام سەفەر کۆڵ نادات و فرۆشگایەکی بۆ خۆی کردوتەوە ڕۆژانە ماوەی 12 کاتژمێر لە فرۆشگاکەیدا کار دەکات. ئەو پەیامی بۆ گەنجانەوەیە کە ئەگەر بتانەوێت کار بکەن دەرفەتی کارکردن هەیە و وە گەنجان نابێ هیچ کاتێ بۆ ئیش و کاردا بمێنن. از پێشمەرگە سەیفەدین زیکری نێوەی دەبەر و نێوەڕێکان هاتنە سەر دنیای ساڵە 76 حتا ساڵە 78 ئەمە ماینە سەربەندا و ڕژێمە بەعەس ئەمە ئینەنە دێرە لوکێ ئەش گەل خێزانە خۆ ساڵە 87 بەرەف نەفرەزە شوڕاشە چوون نازە بچی بووم السال 88 هم برف ترکیه بچون انفال 88 هم برف ترکیه بچون سال نوتودی هم بگریانه کردستانه حتی سال دا سال نوتودی برف نوتوسه چکی پشمرگاتی حل کرد شهر توریست داعش دا بودی مایی که المحور وان که گنده مشرف دشارة كده بقولها كو هونة يا تروس داعشة أس بريندا وبما من هذا بيتخو أجداز داينا حتى نكاجي أز بردام جان دو وجان جا بردامه والله من هیوی امید دست پیک خو من دست جان برنداین دست پیک برینداری خو من خوب به هیوی و به امید جنای کردیم حتی نکشی ل 2015 و 2019 یعنی نزدیک به تا 5 سال از بریندار بودیم بس از های بردام و روز به روز ایشالله دبر باشتر چیم چه برای ببینه براستی یا بزحمت براستی یعنی اگه کسی گرم نبیدن وقتی هاری کار براستی چه واسانی نه گران همین چیزی هیرده نگیره سیره آمادهیتن جمله فروشن تنبر در دکانه او تشت تبدیل بدادانی تو جامعه را خدمت آموزید کنه وکی پدوی تشت میتین دان و حتی خود بومد کنه مجموعه داشت جامعه را سیکاره خیلی دیره لوکی گله که باشه باشترش بسرابه بس به علا کلی حال امش وقت خود برینین و من بین کجی اشارت پیدا من دست نداهلنه و اصلا نداهلم شیو و او گنجه میشه به بطال ولا پیجت به جامعه را یعنی افشین دلی و شولی بخوب شین خوب دنکاری
هەکە چاوێتن چاوێت دشێن ڕۆژانە مەسان تشتێکی دەستخوڤینن کو حاوجێ ماڵەخۆ نەبن یعنی حاوجە دای بۆ بخۆنن شێن یعنی عیلاجە خۆ بکەن هەر چاو بکەن. خودی دەخوازم الحیمەتە ئەوە ئەف گەنجت بێ شولێکی بۆ ببینن ئەن دامەزنین ئەنژی شولێکی بدەنێ قەیدکەن جایەکی نەمینە بەتەڵ سەوە جەدەڵ بۆ کافیات بێشولن یعنی هەندە جەحیلە هەرە یعنی بێگە ئەشیم بێژمەتە خدا شم سیم بخۆم پێنج جەحیلە بینە پێنج زاوێنینن یعنی باش بۆ چه زەورێت بۆ بەتەڵیە زەورێت دەبێت حکمەت شولی بۆ گەنجە ببین دە نەمینە بەتەڵ سەوە جەدە. هاوڵاتێکی شارۆچکەی کەلار لە دەڤەری گەرمیان لەبەر خۆشەویستی بۆ هونەرمەندی کۆچ کرد و دەنگخۆش حەسەن زیرەک چایخانەیەکی بەناوی ئەم هونەرمەندە کردوتەوە. ئەو هاوڵاتیە ژوورەکانی چایخانەکەی بە وێنەکانی حەسەن زیرەک ڕازاندۆتەوە و لە ناو چایخانەکەشیدا تەنیا گوێ لە گۆرانیەکانی حەسەن زیرەک دەگرێت. هەروەها لەبەر خۆشەویستی بۆ ئەم هونەرمەندە سەردانی شاری بۆکانی کردووە و لە نزیکەوە چاوی بە کەسوکار و بنەماڵەکەشی کەوتووە. من لە 98ەوە لەم چایخانەیە کارەکەم ئەم چایخانەیە بەڵێ کەسێک کە ئیشەکە ئامانجی ئەوەیە بژێوی خۆی و ماڵ و مناڵەکەی دەرکات بژێوی ئەوە دەرکاو بژی بەڵام وەکو من چەنی ئامانجم ئەوە بووە کە کەسابەتم دوو ئەوە لە ئامانجم بۆ خۆشەویستی مامۆستا حەسەن زیرەک ئەوە بووە کەم چایخانەیە ناو بنم چایخانی مامۆستا حەسەن زیرەک و لە هەرچیە ژووری چایخانەکەم زیاتر لە 200 وێنەی مامۆستا حەسەن زیرەکی تایە و چایخانەکەم ناوبانگێکی و لە هەموو چین و توێژێک خەڵکێکی زۆر سەردانی ئێرە ئەکات و منیش وەکو خۆشەویستی مامۆستا حەسەن زیرەک پەیوەندیم لەگەڵ بنەماڵی مامۆستا حەسەن زیرەکە هەیە لەگەڵ برایە هەیمە لەگەڵ خێزانیا پەیوەندیم هەیە تاوەکو وەفاتی کردووە ئێستش سەردانی ماڵی برایم کردو و سەردانی گۆڕی مامۆستا حەسەن زیرەکم کردو. یعنی بە بۆنەی گۆرانی حەسەن زیرەک چایخانەی حەسەن زیرەکی ناوە گۆرانەکانی زۆر خۆشە لەبەرەوەی ئێمە لە کات خۆشیە هەروە مناڵی گوێمان لەم گۆرانی حەسەن زیرەکە گردە و ئەلحەقی مامۆستای گۆرانی بێژانە گۆرانەکان حەسەن زیرەک وەختێک گوێی لێ ئەگرین فکر مناڵیمان تێتەوە یعنی کات خۆی کە ئێمە لەمان خانی بووینەوە ئەم تەلەڤیزیۆن و ما تەلەڤیزیۆنە نەوە ئەم رادیۆل هینە بوو بچکەڵەکانە ماناوە لای خۆمان هینیش بوو بەرنامەیە بوو لە ئێران باس هینێکرد حەسەن زیرەک گۆرانیەکانی هەر فرە خۆش بوو سێر ئەم ڕەسم و وەسمشیاکەین یادگاریەکە. کچێکی دەرچووی زانکۆ لە کێڵگەکەی خۆیان لە سەرزەی بچووک و لە شارەدەی ئاشتی دوایە کە خوێندنی تاوا دەکات و دانامەزرێت هەوڵەدات کە پرۆژێکی تایبەت بەخۆی بکاتەوە. دێهات ئێستا پرۆژێکی ماسی هەڵواسراوی کردوتەوە وەکو خۆشی دەڵێت بە یارمەتی بنەماڵەکەی توانوێتی لە پرۆژەکەیدا سەرکەوتوو بێت و هەوڵ بۆ پرۆژەی گەورەتریش دەدات.
من ناوم دێهات عەبدوڕەحمانە لە شاری کۆیەدا دەنیشم دەرچووی کۆلیژی پەروەردەم بەشی کوردی لە زانکۆی کۆیە لە ساڵی 2014 بۆ پازی تەخەڕوجم کردووە دوایەوەی کە تەخەڕوجم کرد وەکو هەموو گەنجانی ئەم وڵاتە بێکار بووم کارم دەست نەکەوت تا ئین نەبووم نەمتوانی ینی بە گوێرەی پسپۆڕیەکەی خۆم کارێک بدۆزمە بۆیە بیرم لەوە کردەوە بەدەر لە پسپۆڕی خۆم کارێکی کەم دەست بکەوێ بە هاوکاری خێزانم و پشتگیری برایەکەم بە تایبەتی وە پشتگیری ڕێکخراوی یۆنیدۆ لەگەڵ زانکۆی کۆیە دەورەیە کرایەوە ئەم نیشتوانیتم لەو دەورەی بەشدار بم و پرۆژەکەی من سەرکەوتوو بوو ئەیش پرۆژەی حەوزی ماسی هەڵواستراوە کە لە گوندی قوزل و سەربەناحیاشتی هەر لەو گوندە لە شوێنێکی خۆمان لە زەوی خۆمان پرۆژەکەمان بنیادناوە پرۆژەکەی ئێمە هەر حەوزێک 2000 ماسی تێدایە 2000 ماسی تایە ئەم ماسیانە گەر بە گوێرەی بارودۆخ بە گوێرەی ساڵ دەگۆڕێ بەرهەمەکەی جار هەیە دە ساڵێکە یەک جار بەرهەممان هەیە بەڵام جاریشێ لە ساڵێکا دەتوانین بڵێن 2 جار بەرهەم لە 6 مانگ کە تا 7 مانگ دەتوانین بەرهەممان هەبێ تێچووی پرۆژەکە زۆرە بە دڵنیایی ئەگەری ئیفلاس بوونیشی زۆرە لەبەرەوەی ڕەنگە تو ماسیەکە تووشی ئۆکسجینکردن بێ ڕەنگە ئەو ساڵەت و بەرهەمت هەبێ و پارێکی وانەکە نەتوانێت ساغ بێتەوە لە بازاردا بەڵام ئەوەی گرینگە لە پرۆژە ئێمەدا بەردەوامیە بۆیە ئێمە مادام دەستمان پێ کردووە حتمان بە دڵنیایی بیردەوەش دەکەینەوە بەردەوام بین و بیریش لەوە دەکەینەوە پرۆژەکەمان بەرەوە پێش ببین زۆری ماسیەکەی ئێمە ماسی کار بە پەنجە ماسی ئێمە لە حیلە و لە لای بەغداوە بۆمان دێ و دەبێت لە کەسێکی متمانە پێکرا و بیکڕین لەبەرەوەی جار هەوە پەنجە ماسیمان هێنا و تووشیەوە بووین کە گەورە نەبێنی زۆرەکەی باش نەبووە و ئێمە بۆیە بیرمان لەوە کردوتەوە جۆری ماسی کار بەخێو بکەین لێرەدا لەبەرەوەی شوێنەکەی ئێمە گونجاوە بۆ ئەوە دەنا وەک دەزانین خواستێکی زۆر لەسەر ماسی سەلەمون هەیە دەتوانین ماسی سەلەمون بەخێوکەین بەڵام ماسی سەلەمون لە شوێنی ساردا دەبێت وە ژینگەیەکی تایبەتری دەوێت لێوە لەبەرەوەی ئێستا ئێمە شوێنەکەی ئێمە و بارودۆخەکەی ئێمە گونجاوە بۆیە ئێمە ئەو جۆرە ماسی بەخێو دەکەین وەک من وەک خاتونێک کە یەکەم جارە ینی خاتونێک ئەو کارە دەکا دواتر ئەگەر یەکەم شت ئەوەی گرینگە بۆ خاتونەکان پشتگیری خێزانە پشتگیری کەسانی کێ بۆی بکەن من دوایەوەی کە خێزانەکەم پشتگیریان کرد وتوانیتم ینی بیرمان لەوە کردەوە کە پرۆژێکی وا بنیاد بنێن ینی هەموو شوان دەتوانین ئەو ڕەچاویەوە بکەین کە خانمەکان دەتوانن هەندێک کار هەیە بیکەن بە تایبەتی ئەو کارانەی کە هێز و بازووی پێویست نییە فکرەی دەوێت داهێنانی دەوێت بە نمونە ئەو کارێکە ئێمە دەیکەین ئێستا زۆرتری ئەوەیە کە فکرە و داهێنانی تیاابێ بەردەوامی تیاابێ گەت و ڕۆژانە و ماسە پێویستی بەوەی چاودێری بکرێ ڕۆژانە پێویستی بەوەیە کە ئاگار لێبێ نەخۆش نەبێ ینی سەردانی بکەیت بۆیە خانمانیش بەڕای من خانمانیش دەتوانێت زۆرێک لە کارەکانی پیاوان بکەن ناڵێن هەموو چکە زۆر شتی قورسێ ناتوان بیکەن لە کۆتاییەکانی هاوین و سەرەتاکانی پاییز بەشێک لە هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوچە شاخاویەکان و دارستانەکانن بۆی کە بتوانن لە هەندێک داری تایبەت بنشتی تاڵ کۆبکەنەوە کاری ئەم هاوڵاتیانە دژوارە وردەکاری زۆریشی هەیە بەڵام وەکو خۆشیان دەڵێن هەندێک جار هەیە چەند ڕۆژێک لە شاخەکان دەمێننەوە بۆی تەنیا نەختێک بنشتیان دەست بکەوێت لەگەڵەوەشتا لە کارەکان بەردەوام من بۆی کە بژێوی ژیانی خۆیانی پێدابین بکەن. ئەمە ئاوایی سیVS و خەریک جاشەکردنین و شوێنە منابەتەبعی هەر 3 ساڵ داخفەی ئەم کێفانە پێات و ئیجارەی مەبلەغێنێتە پای و ئیجارەیە پێمای مەج تەک چەند نەفەرێکە مەشغوڵم کارینە و بەخاترەوە دەرامەتی کەسکەم و خانەوادەمان و لەوە دووە
ئەم وەنیچە مەسەڵەن هەر دارێک 50 دانە بەسەریوە دار هەست کۆڵۆفتە مەسەڵەن خۆبانەژین دووبار بەسە یا دوو کۆڵ هەڕگ ئەوات داریش هەست کۆڵی یانیمە کۆڵێک هەڕگ ئەوات هەر دارێکی مەسەن دارێ لە هینای سێمەدایە وێساین 50 کچەڵە 50 دانە لەدەی لێ ئەیت مەزمەوە زەخمە بوونەسە ئەوە دو کچەڵەکانی ئەوەسیت و 50 کچەڵی پێ و ئەیت دوای 10 ڕۆژ تیتۆ بازم ئەم لەلە یادامانە لێ ئەم دارمانە زەخمیکردی بازم زەخمیەکەیتەوە بەخاطر ئەو جاچکە بازم دووبارە بێتەوە چۆن دوای 10 ڕۆژ بەری ئەوەسیە ئەم لە زەخمەکەی وەک بێژی مەسەڵەن کۆناوێتەوە بازم ئەیتەوە لێ ئەو زەخمە تازایەکەیتەوە تێتەوە ناو ئەوش ئەگەر مەسەن جاچکە لە نوێساوێ ئەچۆڕێتێتە ناو کچەڵاکە دوای ئەوە بازم 10 ڕۆژ یا هەفتەی 10 ڕۆژ بازم سەورەکەی دیاری و ئەوێسیدا مەسەن چی جاچەکە خۆیەگرێت لەوە دوای دەستە جەمعی چەند نەفرێکا سۆحانە زوو ئەوە مەسەن ئیتر بێژین نوێژ سۆح تیت بۆ جەمەوکردنیت و ئەکێتە ناو پوت و دەبە و ئەیوێتەوە بۆ ماڵەوە لێنە تەقسیمەکەن و بەستگی و کارا خۆی هەست بیفرۆشێ وە خامی یاوە کوڵیایی مەسەڵەن بخۆی بیکڕن و بیفرۆشێ ئەم چەنە لە دامان لەم وەنا ئەمە دوو لە لێی پێژن بەخاطر ئەوەسا ئەمە احتماڵەن 10 ڕۆژێ بێ ئەم کچەڵە بەسییان ئیتر لەلەکەی کۆنە بووە ئەو زەخمەکە خەبلن دامان لێ بۆ کچەڵەکان کۆنە بووە جاچەکەیتر لەبەر ئەو لەلا ئەوێسێت بازمەشێ 10 ڕۆژی توول کێشێت بیدە و لەلەی تری لێبین ئەو وەنە زەخمی بکەینەوە بەخاطرەوە ئەو جاچەکە لێنە وێسا بێتە ناو کچەڵەکە بازم ئەیسەم کچەڵە مەسەڵەن چەندێکیاتە شاید ئەم لەلەیکی لەبێ ئەوەیتر بێتە ناو کچەڵەکە هەروە کە ئیسە ژنەفتمان دەنگ هەور هات لە ئاسمانەوە کێشێکە لەناو ئەم کارە هەستمان بارینی بارانە کە باسە بێ کە ئەم قۆڕانە ئاو بن و تەمام بنشتەکەی ناویان لەبین بچێ و تەواو زەحمەتەکانمان بە خەسارە بچێ لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.